ئازیزان ئەوەی کە پێشکەشتان دەکرێت بابەتێکە لە ژێرناوی خەڵک دەبنە سوتەمەنی جەنگی چاوچنۆکەکان لە نووسینی هیوا محەممەد. لە ساڵی 2006 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری ژمارە 1970 دەرکرد بەو پێیە شەڕی نێوان حیزبوڵڵای لوبنان و ئیسرائیل ڕابگیرێت. هەریەک لە ئەمینداری گشتی حیزبەکە و ئەنجومەنی وەزیرانی ئیسرائیل ڕەزامەندیان نیشاندا. ئەم بڕیارە چەند خاڵێکی تێدا بوو کە ئەگەر ئێستاش جێبەجێ بکرێت ئەوە شتی و ئارامی دەگەڕێنێتەوە خواروی لوبنان و باکووری ئیسرائیل کە خەڵکی مەدەنی لی سوودمەند دەبن و دەحەوێنەوە. بەڵام لە زۆر جێی جیهان هەڵگیرسێنەری جەنگەکان سیاسیە بازرگان و چاوچنۆکەکانن. ئەوان کە ساڵێک پێش هەڵبژاردن لە وڵاتەکەیان جەنگێک دەخوڵقێنن و گرە و لەسەر برنەوەی دەکەن تا هەڵبژارنەکە ببەنەوە. بە درێژایی ئەم 18 ساڵی ڕابردووە دوای دەرچوونی ئەم بڕیارەی 1970 واتە لە دوای 2006ەوە چوار خولی هەڵبژاردن لە ئەمریکا کراوە. هەریەک لە جۆرج دەبلیو بوش، باراک ئۆباما، دۆناڵد ترامپ، جۆ بایدن سەرۆکایەتی ئەمریکایان کردووە تا ئەمڕۆ. واتە هەردوو حیزبی سەرەکیش لە دموکراتەکان و کۆماریەکان بەشداریان کردووە. بەم پێش سیاسەتی هەردووکیان لە ڕێگەی چوار سەرۆکەوە 18 ساڵی ڕابردووی بینیوە. بەڵام کێشە سەرەکیەکان لەوانە نێوانی ئیسرائیل لەگەڵ هەریەک لە حیزبوڵڵای لوبنان و حەماسی فلستین وەک خۆی ماوە و خراپتر بووە نەک باشتر، فراوانتریش بووە نەک سنووردارتر. لێرەوە لەوە تێدەگەین کە بە گۆڕینی سەرۆک یان حیزبی دموکراتەکان و کۆماریەکان سیاسەتی ئەمریکا سەبارەت بەو کێشە جیهانیە درێژخایەنانە بە جۆرێکی ئەوتۆ ناگۆڕێت. ئەمەش دیارە پلانەی استراتیژیە سەربازی و هەواڵگریەکەی لە پشتەوەیە. جەنگی ئیسرائیل بۆ سەر غەزە هێشتا درێژەی هەیە. لە پاڵیشیدا دانوستان بەردەوامە. سەرباز و چەکدارەکانی تر لە مەیدانی شەڕدا یەکتر دەکوژن. سیاسیەکانیش لە پایتەختەکانی کەندا و لەگەڵ سەرۆکی موساد و کەسایەتیە هەواڵگری و سەربازیەکانی هێندێک وڵاتانی ناوچەکە لە دانوستانی بێئەنجامدا. ساڵ تێپەڕیەوە بەسەر و هێرشەدا کە حەماس کردیە سەر ئیسرائیل و بە دوایدا ئیسرائیل لە ڕێگەی ئاسمانی و زەمینیەوە هێندەی توانی بێتی غەزەی وێران کردووە. ژمارەی ئەوانەی لەم شارەدا کوژراون 43,000 کەسی تێپەڕاندووە جگە لە 10,000 بریندار و پەکەوتوو. وەک دەڵێن زیاتر لە 3 چارەکی شارەکە زیانی پێگەیشتووە. سیر لەوەدایە لە دوای 2 مانگی جەنگەکەوە هەردوو لە ئامادەی گوفتۆگۆ و ڕاگررتنی جەنگن. چەندین کۆبوونەوەشیان کردووە بەڵام ڕێک ناکەون. یەکێکیش لە هۆکارەکان جیاوازی لە ناو خودی سەرکردەکانی هەردوو لا سەبارەت بە چۆنیەتی ڕاگرتن و درێژە پێدانی جەنگ هەیە. نووسەر لەم بەشەدا دێتە سەر خاڵێکی تر کە دەڵێ لە چاوەڕوانی هەڵبژاردننی ئەمریکادا. دوا سەرکردەی حەماس کە کوژرا سنوار بوو. دەیانوت ئەو ڕێگرە لە بەردەم ڕاوەستانی جەنگەکە بەڵام بە نەمانی ئەویش بەردەوامە. بۆیە دەکرێت بڵێن هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بڕیاری چارەنووسی جەنگ دەدات. هەروە 2 باڵی ناو حکوومەتی ئیسرائیل کە پێکدێن لە ناتانیاهۆ سەرۆکی حکوومەت و گاڵانت وەزیری بەرگری لە ململانەی ئەوەدان کە سەرۆکی حکوومەتی داهاتووی ئیسرائیل ببەن بۆ خۆیان. ناتانیاهۆ دەیەوێت بە سەرکەوتوی لەم جەنگە دەربچێت. بەڵام چاوەڕێی بەڵێنی ترەمپی کۆماریەکان دەکات کە لە دوا سەردانی نەتانیاهۆدا بە واشنگتۆن لە دیداریدا لەگەڵ ترەمپ وەک بەڵێنی پشگیری لە ترەمپی وەرگرتووە. جا ئەگەر ئەمەیان دەربچێت ئەوە ناتانیاهۆ پشت ئەستور دەبێت و دەکرێت جەنگەکە ڕانەگرێت تا ئامانجی زیاتر بەدیبێنێت. ئەگەر کامەلا هەریس کاندیدی دموکراتەکان دەربچێت ڕەنگە بۆ ناتانیاهۆ باش نەبێت و بە پێچەوانەوە بۆ گاڵانت باش بێت، چونکە ئەمیان ڕەخنەی زۆری لە سیاسەتی ناتانیاهۆ هەیە و پێی وایە نەدەبوو ئەم جەنگە هێندە درێژەی بکێشەیە. بەڕای ئەو دەبوو ئیسرائیل بە براوەیی دەمێک بوو کۆتایی پێبێنایە، بە تایبەتی دوای هەڵکشانی هێرشەکانی ئیسرائیل و ئێران بۆ سەر یەکتر. ئێستا لە لوبنان و غەزە ڕۆژانە دەیان تۆن باڕوود دەڕێژێت بەسەر خەڵکو و بێ جیاوازی لە مەدەنی و سەربازی دەکوژرێت. ئەوانەش کە درێژەدانی جەنگ لە سوودیانەوە و بە پشوو درێژیەوە چاوەڕوانی ئەنجامی هەڵبژاردننی ئەمریکان کە لە 5 مانگی داهاتوو بەڕەوە دەچێت.
ئیسرائیلیش چارەنووسی جەنگەکانی بەستووە بە ئەنجامی ئەو هەڵبژاردنەوە و خەڵکیش لە قورسترین ژیاندا لە ناو چادر و کەلەوا و بن دیواری ڕووخاودا و لە بەرامبەر بڵاوبوونەوەی چەندین نەخۆشیدا جگە لە نزا و پارانەوە هیچ دەسەڵاتێکی دیکەیان نییە. زۆرێکیش لە سەرکردە جەنگیەکان باس لە مرۆڤ دۆستی و مرۆڤایەتی دەکەن، بەڵام نازانن هیچ بۆمبێکی ئەوان تەنها و تەنها ئەو کەسە ناکوژێت کە بە ئامانجی دەگرن، بەڵکو دەیان کەسی دیکەش لە کەسانی دەرەوەی جەنگ و ململانەکان دەبنە قوربانی.